دوای هەڵمەتێکی گەڕانی زۆر تەرمی مام حوسێن لا چیای شیبان لا دەڤەری ڕاپەڕین دۆزرایەوە کە بە مەبەستی کردنی گیابەهارە چوو بوو بۆ چیاکە سرە ڕایستەختی کەش و هەوا و بارانبارین چین و توێژە جیاوازەکان و هاوڵاتیانی سنوورەکە بە پەرۆشەوە بوون تاکو دۆزینەوەی تەرمەکەی تقریبا شارێکی گەویست بۆ حەوت کە بە ئێمان گوت ئێمەش بە دووەدا چوونمان کرد شەوەکە هەر گەڕان نەمان دۆزیوە هەتا ئەمسەر لە بەیانێ و دوای حەسری لەوێ چەند کەسێکی لێبووە کە دۆزیوانە و بینیوانە و ئێمەش چوین تەرمەکە هێنایەوە خی گەورە پاداشیانداتەوە ئێمە پاداشە پێ نادرێتەوە بەڕاستی مەمنونی هەموو خزم و دۆست و هەر هەموو ئەقرەبا و هاوشاریان و دوور و نزیک بەڕاستی خەمەکانیان لەسەر ئێمە کەم کردەوە دیارە لەوێ جەڵدەی پێم وایە لێداوە خی پەروەردگار کۆتایی بە تەمەنی هێنا و لێرە تاوە بووە دیارە شارۆچکە حاجیاوە شارۆچکەیەکە بۆ ناسراوە لە کاتی ڕوودا و کارەساتەکانە خەڵکەکەی زۆر بەڕاستی خاوەن شەهامەتن بەڕاستی جوانێرن بەدەم یەکترەوە دێن دەبینیەوە لە دوێنەوە جۆش و خۆشێکی یەکجار زۆر هەبوو بەدەم ئەم برایە بەڕێزەمانەوە بەڕاستی جێگای دەستخۆشی و پێزانین خی گەورە پاداشتم لاکتانداتەوە جوابی تەلەفۆنی نەداوەتەوە ساعت پێما بێت 4 بۆیان کردووە ئێوارێ بۆیان کردووە ئەو دەزانیانەکە دیارە شتێکی بەسەر هاتووە و لەو کاتەدا کایمە چون هێنامانەوە خوارێ پشتیوە بەردێکدا و وفاتی کردووە. وتەبێژی بەرگری شارستانی ڕاپەڕین دەڵێت بەپێی راپۆرتی پزیشکی مام حوسێن با سەکتە گیانی لەدەست داوە. بەپێی راپۆرتی پزیشکیداری هیچ شوێنەوارێکی دیار نییە کە بە هۆکاری هەڵدێرانەکەی جانی لەدەستدابێ پێشەوەی هەڵ بدێرێ جەڵدە لێیدا و جانی لەدەستداوە دوای ئەوە کەوتۆتە ناو شاخ هەرچەندا شوێنەکە سەخت بوو لەلایەن تیمەکان و خۆبەخشەکان و هێزە ئەمنیەکان زۆر بە زەحمەت هاتە خوارەوە بەڵام دەمەوێت سوپاسی هەموو هێزە ئەمنیەکان و هاوڵاتیان و خۆبەخشەکان بکەین کە هەمووان هاوکار بەپێی وتەی کەسوکارەکەی ڕۆژی ڕابردوو مام حوسێنی 57 ساڵانی دانیشتووی حاجیاوە بە مەبەستی کردنی گژوگیای بەهارە لە ماڵ چۆتە دەرەوە و چووە بۆ دەشت و شاخ لە سنوورەکە دوای گەڕانێکی زۆر بە دوایدا لا چیای شیبان دۆزرایەوە لا مەڕاسیمێکی جەماوەریدا لە حاجیاوە بە خاک سپێردرا جێگای ئاماژەیە ڕۆژی ڕابردووش بە هەمان شێوە هاوڵاتیەکی تر لە بناری قەندیل لە کاتی کردنی گیابەهارەدا گیانی لەدەستدا. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.